سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئێمە لە بەردەم نەخۆشخانەی ڕزگارین کە تایبەت کراوە ماوەیەکە بە نەخۆشی کۆرۆنا. لێرە کاتژمێر سەی بەرەبەیانی ڕووداوێک لەم نەخۆشخانەیە ڕوودەدات. ئەویش کۆمەڵە کەسێک هێرش دەکەنە سەر پرزگە و کارمەندانی تەندروستی کە بەهۆیەوە کەسێک بە سووکی بریندار دەبێت. ڕێزنەگرتن لە پرزگا، هێرشکردنە سەر کارمەندانی تەندروستی، دکتۆر و ئەوانەی کە لێرە خزمەت بە هاوڵاتیان دەکەن زۆر جار ئەوانەی کە لە وەزارەتی تەندروستی و کارمەندی تەندروستین گلەی ئەوە دەکەن هاوڵاتیان وەک پێویست ڕێزیان لێ ناگرن، زۆر جار جێبیست دەبین، یعنی هێرشی جۆر بە جۆر دەکرێتە سەر کارمەندانی تەندروستی، سەر دکتۆر، سەر ئەوانەی کە لە پرزگەین با بزانین هۆکارەکان چییە. ئەرێ بەڕاست هاوڵاتی مقەسەرە لەوەی کە ڕووداوێکی لەم شێوەیە دروست دەبێت، یاخود ئەوانەی کە لێرە لە پرزگەن یان کارمەندانی تەندروست یان دکتۆرەکانن. ئێمە بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە دەکەین کا کامەران بەرپرسی پرزگەیە با بزانین ئەم ڕووداوە کە سەی بەرەبەیانی ئەمڕۆ دروست بۆ چۆن بوو کە کامەران ڕووداوەکە چۆن. سەرەتا بەخێر بێنسەر چاوان. ئەو شەو سعات سەی بەرەبەیان دیارە نەخۆش لە ئینای مڕەکەزە ئەمریخای کردیا. دوایەوەی دکتۆرەکان هەموو جوودی خوان سەرف کردی لەوەی نەخۆشکە لە مردن ڕزگارکەن. دیارە قەدری خواوە ئەمریکای تەواو بووە. لە کاتی دابەزین جەنازەکەی لە خوارەی دیارە عایلەکەی هێشتە سەر کارمەندەکانی پرزگە و شۆفێرەکان. دیارە بیس ئەو پاساو، یعنی تو کارمەندەکە لە تابقی ستافەکە لە تابقی دکتۆرەکە کارمەندەکە شۆفێرەکە هەمووی لە خزمەتی نەخۆشدایە. خۆ دەزانی ئەو ڕێنمایانێک کە درایە مەسەنکە نەخۆش جەنازەکە دەبێت لە چیز بکری بێتە خوارێ و دوایش با ئیسحاب ڕەوان بکری. حتا ساک سعبەکە حاضر بووە یەک دقەی پێ تا دەرێ ساک سعبەکان لیاندا ساک سعبەکەی حەزم لێ ڕاستن وزەکەی ینی هەر یەکسەر هێرش بکەنە سەر شۆفێری ئیسعافەکە. ینی مەسەلەکە چیە تاخیر بووە بانگیان کردووە بەجێی نەکردووە بەخۆی خەفەریداری لەگەلیان بووە پێی گوت نێستاوە دێ و دەچین جەنازەکەی بار دەکەین. وەک ساک سعبەکە بەخۆی باز دەکات دەرێکسەرم دەکەم کردەوە باوەرە جەنازەمان هەیە باش بەسەر چاو دەرێ ڕازڕای شەمە دەریم لیان دایما یەکسەر وا دەرێ ژوورەکەش بەخۆت ببینە و زانە کوێن لە بابچینە ژوورەکە. باشە تو پێم بڵێ ئەم ڕووداوانە زۆر ڕوودەدەن یان بەدەگمەنە. ئەو ڕووداوانە بەردەوام لە پرزگەی دووبارە دەبتەوە بەردەوام دووبارە دەبتەوە. بەردەوام ینی بەردەوامە ڕۆژان لە پرزگەی شەڕ دەبی بەڵام شەڕەکە بۆ شکلەی نا کابرا چێشش دەبین. چەند کەس بوونەوانی هێرشیان کرد؟ بەخوای حەسەب معلومات زۆر بووینە زۆر بوو 16 کەس زۆر بوو 15 کەس. ئەمە ژووری شوفێرەکانە لێرە ژووری شۆفێرەکانە کاک دلێر کاک جبرائیل من پێم باشە ئەو دیمەنەیە بخینە ڕووچکە بەڕاستی من پێم وایە ئێمە یەکەم کەناڵبین بین ئەم دیمەنە بخینە ڕوو بۆ بەردەم بینەران. ئەمە بەردێکە بە بەرد دەرگاکەیان شکاندووە جامەکەشیان شکاندووە. ئەمە پاشماوەیە ئەمە بە هەمان شێوە چوونەتە ژوورەوە لە چێن دەرێ لەو ینی بەوەی هێرشیان کرد بەس ئەوە بەهات مرۆڤک بکەویت چی لێرێەوە وڵی ئیدی ئەوە دیارەوە تۆ شەوی لەوێ بووی دوو نەخێ لەوێ نەبوو بەس بۆیان جێڕایە بینی زووە چەند کارمەند لێرە بوو دوو کارمەند ئەوان چەند کەس بوون ئەوان 20 کەس زیاتر 20 کەس زیاتر بوو. یعنی سەتڵی زبر هاتۆتە ئەم شوێنە ئەوە بەرد هەمووی هاویشتی ئەو بەردانەیەکی لێرە نەبووە. باشە کا کامەر لە ژوورەوە چ ڕوو دەدا باشە بەرد هاتۆتە ژوورەوە ئەوە بە هەر کەسێک بکەوێتن برینداری دەکات زامداری دەکات. باشە کا کامەران ئێستا لەوانەیە ئەو کەسانەیە ئەو کاریان کردووە لێرە نەبن. ئێستا دەڵێن کاکە خۆشیێت نەبووینە ئێمە لە خۆمانەوە شتەکەن دیارە کەم و کوڕیەکە بووە دیارە ینی شتێک بووە ئەوان ئەگەر کەم و کوڕێک هەبی ساق سافەکە تاوانبار نییە کارمەندی بەزگی تاوانبار نییە ئەگە هەبی چۆ لە تابقی و نەخۆش لە تابقی پاس بووە ئەمریکا تا لە عینای ئەمڕۆ ئەو کارمەندی پرزگەی شەو تا بەیانی ئێشەگر دەبی لۆی هاوڵاتەکان یعنی ئەوە کەسەکە نەخۆشەکە بەڕێنمایش تەنووسی بسەژۆر لە خزمەتی هاوڵاتیە دوایە کە نەخۆشەکە پاس دەبی ئەمریخای دەکات ئەو ساق سعفە ئەگە سێ شەو بی چاری شەو بکە بە خۆ جەنگ ساعت کاتێک سێ شەوە هەر دەستی وەکو ڕێنمایەک دەستی ساعتەکەی حاضر دەکا و جەنازەکەی دەبات لەگەڵ شۆفێری ئیسحافەکە لەبەر چ لەگەڵ سایقەکەی و مشکلی دروست کرد ینی لەگەڵ کارمەندێک نەبووە شەڕەکە خەفەریداری بۆ لێوەندەر کاتی نە ساق سعفەکەش تا خۆی
دەکەم کلو بێمە دەرێ ڕای شەمە دەرێ لی دایمە ئەوش وەزاکی ژوورەکە دەبێت باشە بەگشتی ڕۆژانەی ئەو ڕوبەڕوو چ گرفتێک دەبنەوە بەگشتی ڕۆژانە مەشاکل هەیە لە پرزگەی هەر هەیە بەردەوام هەیە پرزگی بە مەشاکل دێنە ژوورێ بەچەک دێنە ژوورێ ئارێ وەڵا هەموو شتی ڕێن هیچ جێبەجێ ناکەن کێشەکە چیان لێرە لە خەسخانە ڕزگاری ئەمە ئێستا بوو کە بوویتە کۆرۆنا خەسخانە ڕزگاری ئەو خەڵکە وە دەزانین لە خەسخانی نەخۆشەکەی دەکوژرێ بەداخەوە لە خەسخانی نەخۆشەکەی خزمەت دەکرێت بەڕاستی بەڕاستی خزمەت دەکرێت بەس کێشەکە چیە کە دەرێ کاکە نەخۆشکە کەس نەستەکەن نەخۆشەکەی کاکە سەردانی نەخۆشی نییە دەرێت سەردان ناکە هانە خۆشم زۆر دەمری یکاک خۆ تو سەردانی خۆشکی چای ناکرد کاکە زۆر زارش هەیە دەڵێ نەوانی پرزگەی بە میزاتە دەبینی کابراایك بە تەنێ فەقیرە بوەستا یەکێک بزانن تۆزێک مەسئولێکە شتێکە دەستەڵاتێکی هەبی دەڵێن فەرمو کاکە دەرگات بۆ کراوەیە دەڵێن جیاوازی دەکرێت ئەوەش کارمەند هەیە بە میزاجی خۆیش دەکا بەڵام وەکو ئیدارە مستشفا ڕزگاری وەکو لێپرسای پرزگەی هەر کارمەند بە میزات شکردی ئیزرات مەلەکە کردیە نانێن نەبۆشتی وە لەوانشتی واشە بیا بەڵام ئەو هۆکارنی لەوێت توی سەرسایاقی ویان کارمەندێکی پرزگەی بکەیت باشە کەوایە ئێوە سکاڵاتان تۆمار کردووە لەسەر ئەو کەسانی بەڵێ لە خۆشخانە ڕزگاری سکاڵی تۆمار کردی لەسەر کەسانی کە داواش دەکەن بەڵێ ینی شکۆمەندی پرزگە و کارمەندانی تەندروستی ئەوانە بپارێزن ئێستا ئەو ئەمبڵاسەکە ڕاوەستا لەوێ نازم حەز دەکەم ئەمبڵاسەکەی ببینی ڕووداوەکە ڕێک لە بەردەم نەخۆشخانەیە ڕوویدا ئەمە شۆفێرەکە لە ناو ئەم ئۆتۆمبیلە دەبێ ئۆتۆمبیلی فریا کەوتن جامەکەی شکاوە لێرە هێرشی کراوەتە سەر ئەمە پاشماوەی جامەکەیە هێرشەکە لەلایەن چەند کەسێکەوە وەکو شاید حاڵەکان باسی لێوە دەکەن هێرشەکە کراوە بۆ سەر دوو شۆفێر بەڵام تاوەکو ئێستا کەسێک لە ناو کە خۆی لە ناو ڕووداوەکە بووە بۆ هیچ میدیا و کەناڵی قسەی نەکردووە من بە پێویستیم زانی هەم بۆ پاراستنی ناوی خۆی و هەم بۆ سەلامەتی ژیانی ئەویش ڕازیمان کردووە قسەمان لەگەڵ بکات لەوەی کە ڕووداوەکە چۆن بۆ چووکە خۆی شاید حاڵ بۆ لە ناو ڕووداوەکە لەو کاتێک کە ڕووداوەکەش دروست بووە مێرشە دروست کراوە ئەو لێرە بووە بەڵام بەر لەوەی بچمە لای ئەم بەڕێزە حەز دەکەم ئەو پاشماوەیە نیشانی ئێوە بدەین کە بەرەبیانی ئەمڕۆ کاتژمێر 3 ڕووداوەکەی لێ کەوتۆتەوە من پێم باشە باسی ڕووداوەکە بکەیت بەڕاز ڕووداوەکە چۆن بووە تا بەخێر بێن زۆر سوپاس ڕووداوەکە بە خۆی یەکەم جار نەخۆشەکە عمر خۆی کرد ساعت چەند بوو دەتزانی بەڵێ ساعت 3 بووە من لێرە خەفەر بووم خەفەر شەوم وەختی عمر خۆی کرد هات نەخوارێ هات نەخوارێ چەند کەسی لەگەڵ بوون یەکەم جار دوو کەس بوون دوو کەس بوون پاشەوە وەختی نەخۆشەکە عمر خۆی کرد تەلەفۆنیان کرد 15 کەس 20 کەس زیاتر هاتن کۆبوونەوە کۆبوونەوە چەکدار بوون چەکدار نەبوون ئاسایی بوون چی بوونەوە نازانم چی بوونەوە لە چێ کۆبوونەوە لە بەردەرگا بەڵێ لە بەردەرگە دوای هاتنێ یەکەم جار لێرە بوون دوای چوونە وێن دەرێ گوتیان سایقی سعافمان دەبێت سایقی سعاف چونەکردن گریان و شتە بوو یانیش نەبوو گریان نەبوو هیچ گریان وڵا چونەکردن سایقی سعافی سایقی سعاف گوتی یەک دەقە ڕاوەسن خۆی لەبەر کرد ڕاست ڕایان چێشە ڕایان چێش ناو دەرکە ڕایان چێشە هیدایانە دەرێ تێر بڕیان لە سایقی سعافدا هەر لەوێن دەرێ ئیسعافی قسەی نەکرد گوتی یەک دەقە ڕاوەستن بەس بە خۆم بگۆڕم خۆی گۆڕی ڕاست هینایانە دەرێ ناو دەرکە هینایانە دەرێ چەند کەس بوون تقریبا 15 نەفر 15 کەسێک نەبوو بڵێ کاکە بوەستە زێرەبانی نەبوو هێزی ئەمنی نەبوو زێرەبانی نەبوو کەسی لێ نەبوو وڵا ڕایان چێشە دەرەبوو تیر بڕیان لە سایقی سعافدا پاشان ئەوە بۆ جامەشکاوە ینی ئێستا ئۆتۆمبیلە ئەوە چیە شکانی ئەو ئۆتۆمبیلەمانەی هیچ معنای نییە ئەوە خزمەتی نەخۆشی دەکە خزمەتی هاوڵاتی دەکا دوایە چی بەسەرات دوایەوە جەنازەکەیان چۆن بردەوە جەنازەکەیان بە پیکەبی بردەوە ینی بە ئیسعافیان نەبرد نایان بردەوە وازانە ئیسعافی بەڵێ وازانی نە ئیسعافی بەس آخر بە ئیسعاف چی بیبەنەوە تەماشایکەن چیان لێ کردووە باشە چەندی خانە ئەو ڕووداوە وڵای نێزگی سعاتێک نیو سعات زیاتر ساعتێک نیو ساعت کەسێک تەدەخولینە کەس تەدەخولینە هیچ هێزێکی ئەمنی تەدەخولینە کەس نەهات کەوایە شەڕەکە لە نێوان کارمەند و ئەو خەڵکە بووە بەڵێ ئەو خەڵکە بووە بەڵێ باشە تۆ پێم بڵێ لەم نەخۆشخانەیە کار دەکەی کارمەندی تەندروستی ڕۆژانە خزمەت دەکەیت چۆن خوێندنەوەت چۆنە بۆ ڕووداوێکی لەم شێوەیە پێت وایە کەم و کوڕی لە کارمەندانی تەندروستی بوو بێ لە دکتۆرەکان بوو بێ
چوزانم لە پرزگە بوو بێ کامەرا سەرەتا بە خێراتدا دەکەم ئەوە یەکەم جار دو هزاریش نییە ئەمە وەکو کارمەندی خستخانەی ڕزگاری ڕۆژانە سەعات هەش دێنە خستخانەی هەتا یەک و نیوەڕۆ خزمەت دەکەین بەڵێ بەشەر دێ لە خستخانەی فاسیان لۆ دەکەین ئیشان لۆ دەکەین 2000 ئیهانە دەکرێنە خستخانە یعنی پلا وەزارەتی تەندروستی پلانەشی نییە کە پشتی کارمەند بگری بە قورعان ئەمن لە یعنی گلەیتان لە وەزارەتی تەندروستیە ئەمن بەخۆم لە 2010 لێرەمە چەند جار لێم دراوە بۆ خۆت بۆ خۆم لێم دراوە چەند جار کابرا هاتیە دێتە ئیدارەی لۆ ئەحفایەک لۆ شتەشی ناکرێ کاکە یان عاشی دێ مۆعیدەشی دێ وەخت نمایە تاخیر بووە دوای ئەوەی دەستدرێژیت کراوەتە سەر لێت دراوە سکاڵە تۆمار نەکردووە ئەو کەسانە دەگیر نەکراون سکاڵی مەهە لە ئیدارەی سکاڵی تۆمار دەکەین ئەمە چەند جار یعنی لە ئیدارەی بوونە کابرا هاتیە لە ناو شعبەی خۆمان شەڕیان پێفرۆشتونە ئەمە زیاتر هێزی ئەمنی لە دەری هاتیە یعنی کابرا هاتیە پلێ شتەشی هەبووە لە دەری ئیهانەت پێ دێتە ژووری لە ناو خەسخانەی ئیهانەت پێ دەکەن وەکو کارمەند ناتوانێت کەوایە دەبێت سزایەکە بێ بە ئەو کەسانەی کە ڕێز لە کارمەندانی تەندروستی و دکتۆر و پرزگە ناگەن کارمەند ڕۆژانە دێ خزمەت دەکا بە دوو مانگزارێک ڕاتە بۆ دەگرێت کەسی خەشی دەرەوە دێ هەتا ئیشەکەی بۆ دەکرێت لە ژوور ئیهانە دەکرێت بەڵام من لە تۆ دەپرسم کە لێرە تۆ لە نەخۆشخانەیەکی حکومی بۆ زۆرتر لە نەخۆشخانەی حکومی ئەو ڕووداوانەوە بەخۆی کاکە من زیاتر خەڵکەکە دێ خەستخانەکە بەڵاشە ئەوانەی دێن کێشەی دەکەن زیاتر لایەنی ئەمنینە خۆیان فەرزتر دەزانن دە خەرشتر زۆربەی زۆر عاڵەتەکان نەک لە ڕزگاری کەسی ئاسایی و کەسی سادە بەدەگمان ئەگەر لە 200 کێشە ڕوودەیەکی خەڵکی ئاسایە زۆری یان چەکدارە یان پێشمەرگەیان ئاسایشە دوای زۆر زاریتر لە تەواریەکانی ژەو کێشە ڕوویدا هەلەو فترەوەتی کۆڕۆنی یەکەم زانێ لە ڕزگاری چەند کارمەند پەلەماردرا لە دەرگێت چەند هەتا ئێستا هێزێکی ئەمنیش نییە وەکو بە یاسا ئیشکە لە نەخۆشخانە بە ئەمنی بۆ پاراستنی ئێوە نییە هەیە بەس بە یاسا ئیش ناکە جاروێ شەڕ ڕوویدا و هێزی ئەمنی لێ نەبووە کەس نەبووە بەڕێخستنەوە هەیە بەڵام ئێمە لە زۆر شوێن دەبینین هێزی ئەمنی هەیە زێرەبانی هەیە پۆلیس هەیە زۆر جاری وا بۆ سعاتێک شەڕ بە نوژدە نەهاتووە تا بزانی کێشەکە بووە باشە ئێستا پاش ئەم ڕووداوە ئێوە چۆن تەعامل دەکەن یعنی چیتان بەسەردەی لەمە دووە ترسیەوەتان دەوێت دیسان لەمە دووە ترسمان هەبی ناتەن تەعامل بکەن لە مراجع کاکەمە یعنی لەمە دووە ئێستا وەکو کارمەندە یعنی ئەگە بزانم شەڕێک لە خەستخانەیە دروست دەبی یعنی ئەگە بزانم پشتگیریم ناکرێ لۆس خۆم خراپ بکەم ئەم لێ لەسەر خەستخانەی بەجواب دێم لەسەر دەوامی کارمەندی ڕزگاری لێرە لەسەر هاوڵاتی بەجواب دێم کە خەستخانە پشتم نەگری ئەمە لۆ چیتان دەوێت ئێستا ئێوە چیتان دەوێت وەکو کارمەندی تەندروستی وەکو لێرە کار دەکەن چیتان دەوێت دەتانەوێت ئیجراعاتی قانونی ئیجرات قانونی چیە ئەمان دۆمەکەنەوە تەندروستی پلانەشی هەبی یعنی پشتی مۆزەفی بگری کە کابراایەک دێ لە دەرێ ئیشی هەتا ئیشەکەی لۆ دەکرێت دوایە دەڕوا بەمە دەگریتن یان هەوێ دەردەنی ئەمن ئەومە یان ئەمن عادی فرانکەسمە یان ئەمن عادی فرانکەسمە پاش ڕووداوەکە تیمی ئاسایش لە هەولێر بە دوواداچوونی بۆ کەیسەکە کردووە ئێستاش لێکۆڵینەوە دەکات پەڕاوی لێکۆڵینەوەی کردوتەوە لێرە ژووری کامیرەیە وەکو دەبینن لە نەخۆشخانەی ڕزگاری نزیکەی 26 کامیرە هەیە لە ناوە خۆی کامیرە هەیە لە دەوروبەر کامیرە هەیە تیمەکانی چاودێری کامیرە کەمێک بەر لە ئێستا دیمەنەکانیان خستە ڕوو کە ڕووداوەکە چۆن بووە ئەمە بەڵگەیەکی حاشە هەڵنەگرە بۆ دادگا ئایا کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەی ڕزگاری کەم و کوڕیان هەبووە یاخود دەستدرێژیان کردووە یان ئەو هاوڵاتیانەی کە کەسێکیان بۆتە قوربانی بەهۆی کۆڕۆنەوە گیانی لەدەستداوە ئەوان سەرپێچیان کردووە لێرە تەواوی تۆمارەکانی ڤیددیۆ لێرن تیمی ئاسایشیش وەکو باسم لێوە کرد بە دوواداچوون بۆ ئەو کەیسە دەکا من قسەم لەگەڵ کوردون سەرپێچیکار هەر لایەنێک بێ سکاڵە لەلایەن هەر لایەنەکەەوە بێ ئاسایش بە دوواداچوون بۆ کەیسەکە دەکات لایەنی تاوانبار خەتابار تۆمەتبار دەرگیر دەکرێت و بەپێی بڕیاری دادگا سزای بۆ دەبڕێتەوە تۆ بەڕێوەبەری لە نەخۆشخانەی ڕزگاری بەڕێوەبەری کارجێڕی ڕۆژانە ئەو حالەتانە دەبی مانگانە دەبی ساڵانە دەبی دەگمەنە چیە چۆنە ئیشەکە خێر بێن سپاس ئەمە حالەتی یەکەم جار و دووەم جار نییە زۆر جارە حالەتانە دووبارە دەبتەوە بەڕاستی بێتاقەت بووین تااقەتمان نما ینی کارمەندان ناکرێت وەگە گلەیە
کەم و کورتێک لەمە هەیە دادگا هەیە بڕۆ شکایەتمان لێ بکە چی قانون با لەگە ئیزراعاتمان لەگە ناکرێت و بێ لە کارمەندی بدەیت ئیسعافی نەخۆشخانە بشتێنی زانی بشتێنی و کارمەندی ئافرەت لێی بدرێ ئەو بەڕاستی شتەچی ناخۆشە داوا لە حکوومەت و لایانی بەرپرسیار دەکەی بەڕاستی بەو ئەو چتە ئەوها بە ئاسانی نەڕوە ینی ئەوە بڕوە سار دەبینەوە لە ئیشکردن بەڵام ئێستا ئاسایش هاتۆتە سەرخەت بە دوواداچوون بۆ قەی دەستیان خۆشبی لە بەیانیەوە کە ینی بە ئیشەکان زانی هاتینە سەرخەت و وەزارەت هەمویان لە سەرخەتن ئەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر وەزارەت گشتیان لە سەرخەتن بەس ئەمە داوا لە هاوڵاتیان دەکەین بەڕاستی وەزعەکە ناخۆشە ئەوە کۆرۆنایە ینی نەخۆشێکی ینی نەحەز تەمەشاتان نەکەن بە پێچەوە بە تاکید ئەمە ماندی دەبین لێرکوانە ئەو نەخۆشانە پێویستیان بە عینایەکی تایبەت هەیە بەڕاستی ناکرێ ئەو جاروێن نەخۆشەیە لە حالەتەکی زۆر زۆر باشە ڤایرۆسی کۆرۆنەیە حالەتەکەی لەیکرا وەزع تێک دەچی ئەو وەزعی تێک بچی هەر یەکەک بەو شێوەی تەعاملمان لەگە بکە ناکرێ بەڕاستی داوا لە خەرچی دەکەین با یەکەم زار پابند بن بە خۆیان یعنی خۆیان بپارێزن نەخۆشیان ئەگەر زانیان حالەتەکە دەگەوتە ئەوەی ئیمارێنیە بابی نە نەخۆشخانە تا پێیان دەکرێنێنە نەخۆشخانە خۆیان بپارێزن زۆر باشە کاک مەخسوود تۆ بەرپرسی ڕاگەیاندنی لە هەولێر نەخۆشخانە زۆرە لە کوردستان لە سلێمانی لە هەموو نەخۆشخانە زۆرە زۆر زار ئەو داوانە لە نەخۆشخانەی حکومی ڕوودەدا وە دەڵێن کارمەندەکان ئەوانەی کە کار دەکەن ئەوان کەم تەرخەمی دەکەن وا دەکەن کابراایەک تووڕە بێ پەنا بەبا بۆ شکاندنیان سووتاندنیان لێ زانین ئەمە تێبینی ماکردە کاکەمانە خەڵکی کوردستان بەعام نەزڕەی لۆ دروست بۆ بەرامبەر نەخۆشخانەی حکومی و ئەهلی مەسەلە ئێستا ئەو حالەتانێک کە تووشی مەدەبن ڕۆژانە لە هیچ نەخۆشخانەی ئەهلی شتیوا ڕووینەدایە نەخۆشی دەمریت نازانم ئەو نەزرەت چیە خەڵک بەرامبەر نەخۆشخانەی حکومی گومانی دروست بووە کاکە ئەگەرە تو گومان تێ بەرامبەر نەخۆشخانەی حکومی نەخۆشەکەت مەینە ئەگەر نافەرمو بڕۆ تەمەشای نەخۆشخانێکە ئەگەر ئەو خزمەتەی لێرە دەکرێت بە زیاترەوەش نەکرێت لە ئەهلیەکان وەچیوانە بەڵام خەڵکەکە وایە لە حکومی کە شتێک دەبی دەکاتە هەراو ئەوە گەندەڵی بوو ئەو بوو یعنی ئێستا ئیسعافێک ڕاوەستە لەو خزمەت جامشکاندنی ئیسعافی چ پەیوەندی بە نەخۆشە چییە دەچمە محکەمەی دەرم کاکە شکایەتمەیە ئەگەر کەم و کوڕیەکەبی دەستنیشان دەکرێت سزا دەدرێت کەسەوە یعنی هیچ معنای نیە خزمەت بە هیچ ناکە یعنی ئافرەتە کارمەندە لی درەیە دوو کارمەندی شۆفێرمان سایقی ئیسعافینە لە ژووری خۆیان بووینە لی درەیە بە تەماشای دەرکە و پەنجەرەیان کە هەموو بەردی ئەوەندا نازانم ئەوە داوا دەکەن دادگا بڕیاری یەکلاکەرەوە بەڵێ بەڵێ بە تاکید داوا دەکەین دادگا یەکلای کات. لە پاش ئەم ڕووداوە وەکو دەبینن بێتاقەتیەک لەلایەن کارمەندان و کارمەندانی تەندروستی دکتۆر و ئەوانەی لێرە ئیش دەکەن بێتاقەتیەک دروست بووە هەمویان گروپ کۆبوونەتەوە باسی ڕووداوەکە دەکەن دەڵێن دەبێت چۆن ئەو کەسانەیەم کاریان کردووە لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێ ئەرێ بەڕاست لێپرسینەوە لەسەر ئەم کەیسە دەکرێت ئەگەر کارمەندێکە ئەگەر شۆفێری ئۆتۆمبیلی فریاکەوتن کەم تەرخەمە دەبێت سزا بدرێ ئەگەر ئەو کەسانەی هێرشیان کردوتە سەری دەبێت سزا برێ قسە لەسەر ئەم بابەتێ بابزانین ئیدارەی نەخۆشخانەی ڕزگاری سەبارەت بەم کەیسە چی دەکەن و چۆن مامەڵە لەگەڵ دۆخێکی لەم شێوەیە دەکەن. دکتۆر بابزانین بۆ ئەو ڕووداوە دروست بوو ینی هۆکاری دروستبوونی چییە لەوانەیە لەگەڵ کە سوکاری قوربانیەکە ئەوانەی کە هێرشیان کردوتە سەر ئێوە قسە بکەی بڵێ کاکە ئەوە هۆکاری مردنەکە خەتای دکتۆرە خەتای کارمەندە نەخۆشخانەیە بڵێ ئەم دیاردەیە کە دووبارە دەبیتەوە وا دەزانن کە ئینەه خەتای دکتۆرە یان خەتای کارمەندی تەندروستیە کە بوویتە هۆی مردنی بەڵام خۆمان دەزانین ئەو نەوعە نەخۆشیانە نەخۆشی کۆڕۆنەیە و بە تایبەتی ئەم نەخۆشە تەمەنی تۆزەک بەرز بوو سەرۆی 80 ساڵ بوو و هەموو ڕێگای تەندروستیمان بۆ کردیە نەخۆش لە چاودێری چڕ بووە لەسەر ئامێری هەناسەدان بووە 12 ڕۆژ لێرە 12 ڕۆژ لەژێر چاودێریدا لەژێر چاودێری چڕ و هەموو دەرمان و دکتۆر دیتیان ڕۆژانە و کارمەند ئیشی پێویستی بۆ کردیە بەڵام نەخۆشەکە جیانی لەدەستدا ئیتر
کە دکتۆر و کارمەند هەموو ئیشی خۆمان بۆمان کردیە وەکو باشخانە دکتۆر کارمەند بەڵام لەگەڵ شۆفێری ئیسعاف بۆ لە هێرش دەکرێتە سەر شۆفێری ئیسعاف بەڵێ دیارە ئەوانە هەر کەس چێ لەوێن دەربووە ویستیتیان لی بدەن بە تایبەتی ئەم شۆفێرە کە لە کاتی ئیشی گری بووە چوینە لایەندا چونکە یەکەچی فەقیر بووە چوینە بەس بێدەسەڵات بۆ چوینە لەویاندایە تەوان تعداشیان لە کارمەندی تەندروستیش کردیە ئەو کارمەندی ئیشی گری بووە ئافرەتیش بووە تۆزێک تعدایان لێ کردیە و قسەی نەشایان پێ گوتووە و دیارە عملە وشتی وهاش لەوێن دەربووینە بەڵام ئەوان خۆیان بە دوور ڕاگرتیە تۆزێک هەڵاتینە دیارە ئیشیگری کارجێری ئەوەی کە ئیشیگری کارجێرە ناو نەخۆشخانە چووە داوای لە پرزگە و زێرەڤانی ئەوی حمایەتی ناو نەخۆشخانە دەکەن حتا چۆ خۆتان دەزان نەخۆشخانە کە تۆزە گەورەیە حتا چووە بانجیان بکاتن ڕووداوەکە دروست بووە زێرەڤانیش لێرە بووە لانی ئەمنی هەبووە لە شوێنێکی تر لە شوێنێکی تر نەخۆشخانەکە گەورەیە خۆیان لە ناو نەخۆشخانە بووینە ئەوان لەبەر هەندێ و کەلوپەلەکی زۆری ناو نەخۆشخانە باش ئێوە چی دەکەن ینی بۆ نمونە لەگەڵ کەیسێکی لەم شێوەیە ساردی لە کارمەندەکان دەبینم بێتاقەتی لە کارمەندەکان دەبینم بەداخەوە ئەمە وەکو چەند لە مێژە وەکو نەخۆشخانەی ڕزگاری هەچەند ساڵە خزمەتی نەخۆش دەکەین ئێستاش بە تایبەتی خزمەتی نەخۆشی کۆڕۆنا دەکەین لە پاشی ئەوەی کە بە سەتان نەخۆش لێرە داخل بۆ و دەرچووە کارمەند لە گیان لەدەستەوە ئەمە سەرۆک پەرستیارانمان لێرە گیانی لەدەستدا بەداخەوە کارمەندی خۆمان دکتۆر هەبووە نەخۆش بۆ و باری تەندروستی زۆر ناجێ گیر بوو ئەمە لە پاشی ئەو هەموو خزمەتەی کە پێشکەشمان کردی بە هاوڵاتیان بە هەر زروفەکبی بە هەر بارەیەکی دارایی بیتن ئەو کارمەندە تەندروستیانە ئەو شۆفێرانە بە تایبەتی کارمەندی خزمەت گوزاری کە ئەوانە دەگریتەوە و لەگە دکتۆرەوە ئەمە چاوەڕێی پاداشتەشی بووین حتا ئەگەر بە قسەچیش بیتن نەک ئەمە بێنە سەرمان و لە ئیهانەی قسەی نەشیا و بە دکتۆر و بە کارمەندی نەخێر ئەمە سکاڵامان تەقدیم کردووە سکالا بەڕێگەی هۆبەی یاسایی بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێر و هەروها لەگە وەزارەتیش لەگە وەزارەتیش قسەمان کردووە و بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێرش پەیوەندی کردێ لەگە پۆلیسی هەولێر و ئینشاءڵە بەڕێگای یاسایی ئەمە بەس لێرە ڕوونکردنەوەی دەدەم هەر کەسێک سکالای هەیە لەسەر هەرچ دکتۆرێکی لەسەر هەرچ کارمەندێکی بەڵکو هەر لەسەر هەموو نەخۆشخانە دەتوانانی ڕێگای یاسایی بگریتە بەر خۆبە یاسایی هەیە لە بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێر دەتوانی سکالا لە هەر کەسێک بکە لە هەر نەخۆشخانە دەتوانیش لە بەڕێبەری نەخۆشخانە بکە ئەگە کەم تەرخەمی هەبیتن و لێژنەی زانستی دادەندرێت لێژنەی قانونی دادەندرێتن و داواکاری گشتی دێتن و هەیتیشمان کەیزاتی ئەوهامان هەیە هەندێک جار کەم تەرخەمی هەیە بڵێ غەدر قبول ناکەن لە هەمان کاتیشدا کەسێک غەدری لێ بەێ ئەکید ئەوە ئێرە موسسەی حکومیە ئێرە ئەگەر سکالا هەبیتن لە هەر هاوڵاتیەک دەتوانانی سکالا بکاتن دەتوانانی لە بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێر سکالا بکە دەتوانانی لە وەزارەتی تەندروستی سکالا بکاتن سەر بەڕێوەبەر سەر کارمەندی تەندروستی سەر دکتۆر سەر نەخۆشخانە و هەش بووە هەر بووە دکتۆر مقەسەر بووە ڕێگای یاسایی بەڕێوە چووە و هەش بووە نەبووە نەخێر دەتوانین لێکۆڵینەوە بکرێتن ئەگەر قەناعەتی بە قسەی دکتۆر و کارمەند نایەت. زیانگەیاندن بە ملک و ماڵی حکوومەت اینجا بە هەر هۆکارێک بێت هۆکارەکە هاوڵاتی بێت یان کارمەندی تەندروستی یان کارمەندی دەوڵەت ناچێتە چوارچێوەی یاساییەوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دەچێتە دەرەوەی یاسا و دەبێت لێپرسینەوە لەو کەسانە بکرێت کە زیان بە ماڵ و مڵکی حکوومەت دەگەینن سووتاندن شکاندن زیانگەیاندن ئەمە یاسای تایبەت بەخۆی هەیە بەرپرسان لە نەخۆشخانەی ڕزگاری باسدەوە دەکەن ئەوە ڕووداوی کە دروست بوو ئەگەر کەم تەرخەمی لە کارمەندی تەندروستی دکتۆر یان هەر کەسێک لە پرزگا هەبوو بێت ئەوە پێویستی دەکرد کە سوکاری قوربانیەکە سکاڵای تۆمار کرد بە پەنابردنە بەرتون و تیژی بە هەر بیانوویەک بێت جێگای قبولکردن نییە ئەوان دەڵێن چارەسەر دادگایە دادگا دەبێ لایەنی کەم تەرخەم سزا بدا و وەڕێگان نەدات شکۆی نەخۆشخانە و شکۆی حکوومەت و دام و دەستگا حکوومیەکانی هەرێمی کوردستان جارێکی دیکە لەلایەن هیچ کەسێکەوە بشێوێندرێ تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە
بەخواتان دەست پێێن.